بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. رزان گرتەیەکی ڤیدیۆییان بۆ ناردم کە گوایە بەڕێزێک بابەتێکی وروژاندووە لەسەر ئەوەی کە لە ناوچەکانی جەمسەری باکوور و باشوور کە ڕۆژ بۆ ماوەیەکی زۆر درێژ دەبێتەوە تا 3 مانگ و نیو یا 6 مانگ لەم شوێنانەیە خۆر و مانگ جوڵەیان وەکو شوێنەکانی تر ئاسایی نابێ. پرسیارەکەی ئەوەیە ئایا لێرەدا چۆن ڕۆژوو دروستە بێ؟ ئەو پرسیارەکە بەو شێوەیە دەکا کە کوایە خواکەی محەممەد جەلە فی عولاه ئەو ئەڵێ بێ ئاگا بۆ لەوەی کە شوێنێکی ئاوا هەیە و حکمی بۆ دانەناوە و بیری چووە کە لەم شوێنانەیە شەو ڕۆژ و وەکو ئاەتەکەی قورئان دەفەرمێ حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر. ئەو دەڵێ بیری چووە و دووپاتی ئەوە دەکاتەوە کە محەممەد لە غەیری بیلادی حیجاز و شام و نەجد و ئەمانە شوێنێکی تری نەبینیوە. من حەزەکەم یەک ڕوونکردنەوەی بەسیط لەسەر وتەی ئەم بەڕێزە بدەم. ئەوش ئەوەیە برای من، ینی جەنابەت کاتێک قسە لەسەر بابەتێکی ئاوا ئەەکەی ئێمە دایمە تکامان کردوتمانە قسەکان با زانستی بن، با خوێندنەوەیەکی قوڵ بکرێ بۆ بابەتەکان ئەو جا قسەی لەسەر بکرێ. جەنابەت ئەگەر قورئان بخوێنیتەوە یا ئەگەر هەر سەیرێکی ڕووکەشی قورئان لە هەر شوێنێکە ئەوەندە خۆت ماندوو بکەی بەس بە ئینساف بیخوێنیتەوە، نەک سەنگەری لێ بگری بە چاوی دوژمن. نا جەنابەت کەسێکی توێژەر مەفروزە منصیف بێ. من حەزەکەم بەو ئینسافە بیخوێنیتەوە. قورئان ئەو قورئانی کە خواکەی محەممەد دایناوە کۆمەڵێک ئیعجاز باسەکە لە قورئانەکەی خۆیە کە ئەمانە نەک جەنابەت کە باسێکەی ئەو نەیزانیوە کە دوو جەمسەر هەیە بەم شێوازن، وردەکاری زۆر لەمانە زیاتر باسەکە. خوای پروەردگار من هەندێک لە نموذجەکانت بۆ دێنمەوە دەتوانی خۆت بە دوواداچوونی بۆ بکەیت. بۆ نمونە خوای پروەردگار سوێن بە شوێنی ئەستێرەکانە خوا کافرمێ فەلا ئوقسیم بمەواقع النجوم. باشە محەممەد لەو سەردەمەیە ئەو قسەی جەنابەت ڕاستە کە غەیری بیلادی نەجد و حیجاز و شام و ئەمانە زیاتری نەبینی و ئەم قسەی جەنابەت تاو دقیقە. باشە محەممەد چۆن ئەزانەیە کە ئەم ئەستێرانە هەیانە بە مەلایینی ساڵ لە هەساری زەویەوە دوورە؟ ئەو شوێنانی ئەمڕۆ ئێمە ئەیان بینین کە جێگەی ئەستێرەکان ئەو جێگانە جێگەی حەقیقی خۆیانین، ئەوانە تیشکێکن ئەیدەنەوە بە زووی ئەو جێیانی خۆیان چۆڵەکەن، بەڵام ئێمە دوای ماوەیەکی زۆر تیشکەکەمان پێ ئەگاوە ئەزانین ئەستێرەکە لەویایە. خوای پروەردگار ئاماژە بەوە ئەکا کە ئەمە تێگەیشتن لەمە زۆر گەورەیە کافرمێ فەلا ئوقسیم بمەواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم. سوێن خواردن بە شوێنی ئەستێرەکان کە مەگەر خوا بەس خۆی دەزانێ لەو کاتەی کە ئەستێرەکە دەرئەکەوێ شوێنی گۆڕاوە چۆتە کوێ، خوای گەورە ئاماژە بەمە ئەکا. تۆ ڕاستەکەی محەممەد ئەمە چۆن ئەزانێ؟ ئێستا عیلم لە سەدەی 21 ئەڵێ ئەستێرەکان ئەو تیشکانی ئەمڕۆ ئێمە ئەیان بینین شوێنی حەقیقی ئەستێرەکان نین، بگرە زەمانێکی زۆرە ئەو شوێنانەیان بەجێ هێشتە و تیشکەکەیان ئێستا بە ئێمە ئەگا. خوای پروەردگار بەڕێزم ئاماژە بە تەعەدودی مەشاریق و مەغاریب ئەکا کە ئەمە ممکن نەبووە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم، نە ئەو نە هیچ زانستێکیش بیزانێ. کافرمێ فەلا ئوقسم برب المشارق والمغارب إنا لقادرون. خوای پروەردگار سوێن بە ذاتی خۆی ئەخوا کە خوای ڕۆژهەڵات و ڕۆژاواکانە بۆ بە جەمعی هێنێ، چونکە زانایان ئەڵێن هەموو ڕۆژێک کە ڕۆژ هەڵدێ ئەو شوێنە نییە کە ڕۆژی دوێنێ لێی هەڵهاتووە، ئەم شوێنانە ئەگۆڕێ. بۆیە خوای پروەردگار لە هەندێک شوێنە بە مەشریق و مەغریبەی هێنێ، بە مەشریقین و مەغریبەی هێنێ، بە مەشاریق و مەغاریبی ژەی هێنێ کە ئەمە لە جوڵەی فەلەکیە بە اعتیباری شەو و ڕۆژبوون لە نیوەی هەساری زەویە ئەبێ بە دوو مەشریق و مەغریب، بە اعتیباری جوڵاندنی جێگەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا ئەبێ بە چەند مەشریق و مەغریبێک. کێ ئەمانی بە محەممەد گوت؟ خوای پروەردگار باسی نهێنی وردەکاریەکانی قوڵایی ئاسمانەکانەکە، باسی تونێ لە ڕەشەکانەکە کە جەنابەت باش دەزانی تونێ لە ڕەشەکان لە کەیە دۆزراونەتەوە. خوای پروەردگار لەو سەردەمەیە باسی ئەکا ئەفەرمێ فەلا ئوقسم بالخنس الجوار الكنس. ئەمە کێ ئەیزانی بەوەی کە ئەم ئەستێرانە هەن، ئەم تونێ لە ڕەشانە هەن، ئەم هێز و توانە لە بنە هاتوویانیان هەیە کە خوای پروەردگار سوێنی پێ ئەخوا. تۆ ئیتیهامی خواکەی محەممەد ئەەکەی و محەممەد ئەەکەی بۆی بیریان چووە، نەک بیریان چووە بەڕێزم. شتەیەک هەیە پێی ئەوەتێ شەفەق، ئەو ڕەنگانی کە ئەبیندێ لە جەمسەرەکانە، جەمسەری باکوور و باشوور. پەروەردگار سوێن بەو شەفەقە ئەخوا. ئەفەرمێ فەلا ئوقسیم بالشەفەق، بڵێ خوا
هەستی کرده بێ بەم تیشک و ڕووناکیانەی لەو جەمسەرانەیە دروست ئەبن بەڵام نەیزانی بێ مدەی مانەوەی شەو و ڕۆژ چۆنە لەو شوێنانەیە کافرمێ فەلا ئوقسیم بالشەفق طبعا دیاردەی شەفق بەس لەو جەمسەرانەش هەیە لە شوێنێکی تر بوونی نییە أفرمي والليل وما وسق والقمر إذا اتسق لتركبن طبقا عن طبق كهديك لم آيتان إعجاز علمي فلكي زور قوريتيايا كيف محمد قلت ئەگەر بچی بۆ ئاسمان ئۆکسجین نامێنێ باش ئەو کاتە خۆ عەرب گالیسکەی نەبوو خۆ هیچ زانستێکیش لەو کاتەیە باسی ئەوە ناکە کە ئۆکسجین نامێنێتە بارز بیتەوە باشەکێ بە محەممەدی گوت أفرمي فمن يريد الله أن يهديه يشرح صدره للإسلام ومن يريد أن يضله أفرمي يجعل صدره ضيقا حرجا كأنما يصعد في السماء أفرمي كسكا سنگی تون ئەبێ هەناسەی گیرە بێ وەک کەسێک کە بڕوا بۆ بەرزایی ئاسمان کێ بە محەممەدی گوت ئەگەر کەسێک هەڵکشێ بۆ بەرزایی ئاسمان هەناسەی تون ئەبێ و سنگی تون ئەبێ لەبەرەوە بەڕێزەکەم ئەمانی کە جەنابەت باسیەکەی ئەمانە بەردواداچوونی دقیقتری ئەوێت خواکەی محەممەد لەمانە بێ ئاگا نییە کێ بە محەممەدی گوت بەوەی کە لە قوڵایی دەریاکانە تیشک نامێنێ ڕووناکی نامێنێ زیندەوەرەکانی ئەو قوڵاییانە هەمویان بە هەستەوەرەکانیان نەک بە بینایی بە هەستەوەرەکان هەست بەشت ئەگەن چاوی بیناییان نییە ئەمەی کە خوا باسەکە لە قورئانەوە ئەفەرمێ ئەو كظلمات في بحر لجي يغشاه موج من فوقه موج من فوقه سحاب أفرمي ظلمات بعضها فوق بعض إذا أخرج يده لم يكد يراها أفرمي ترانت إنسانك دستي خوي دربيني ناتواني ببينيش كالرنگ بوني ناميني خو ئەم قوڵایی کە باسەک دێ لە سنوورە جوغرافیەکەی محەممەدا هەر نەبووە ئەستن ئەمە لە محیطاتەکانە لەو شوێنانی کە زۆر قوڵن وەکو خوا خۆی ئەفەرمێ في بحر لجي ئەبێ زۆر قوڵ بێ ئەوجا ئەم دیاردانە ڕوو ئەدەن و ڕووناکی بوونی نامێنێ ئەمانە کێ بە محەممەدی گوت باش ئەو هەموو ئیعجاز علمی کە باسی حشراتەکە کە باسی نحل و کە باسی نمل و کە باسی بعڵ و کە باسی ذوبابەکە خوای پەروەردگار لە قورئانە ئەو ئیعجاز علمیانە کێ فێری محەممەدی کرد کە محەممەد نەی ئەزانی ناوی خۆی بنووسی و نەخوێندەوار بوو باشە ئیعجازی خەڵقی مرۆڤ خۆی کە ئینسان لە چەند قۆناغا دروست ئەبێ کە جەنابەت ئەزانی لە سەدەی 20 ئەمانە کەشف بوون کێ فێری ئەمانی محەممەد کرد خواکەی محەممەد بۆ لە مردەکاریانە بێ ئاگا نەبوو واز لە جانیبی زانستی بێنە وەرە سەر جانیبی مێژووی باشە خوای پەروەردگار باسی کۆمەڵی ئیعجازی مێژووی ئەکا لە قورئانە کە ئەمانە ممکن نەبوو هیچ کەسێک بیزانێ باسی دروستبوونی ئادەم و دروستبوونی نوح و باسی چیرۆکی لە ناوچوونی گەلەکەی و ثەمود و شارستانیەتی ئەم میلەتانە کە تەنها ئێستا شوێنەوار و دیاردەکانیان ماوە خۆیان نەماون کێ بە محەممەدی گوت ئەمانە وان باشەکێ بە محەممەدی گوت بەوەی کە لاشەی فرعون خۆ ئەو کاتە محەممەد وەکو جەنابەت باسەکەی نەچۆتە میسر چۆنی زانی لاشەی فرعون پارێزراوە و هەڵگیراوە کە خوای گەورە پێی ئەڵێ ئێمە فرعون ئەو کاتی کە گوتی ئێستا ئیمانم هێناوە خوای پەروەردگار گوتی ئێستا ئیمان سوودی نییە بەڵام پێی فەرموو فەلیەومە نونەجیکە بیبەدەنیکە لیتەکوونە لیمەن خەلفەکە ئایە تەنها لاشەکەت ئەپارێزین باشەکێ بە محەممەدی گوت بەوەی لەقەبی فرعون لە زەمەنی یوسفا ئەو کاتە لەقەبی حاکمەکانی میسر بە فرعون ناوزەند نەکراون لە زەمەنی موسایە بە فرعون ناوزەند کراون لە زەمەنی یوسفا لەقەبی حاکمەکانی میسر بە عەزیزی میسر لە قەڵم ئەدران بۆ ئەو کاتە پێیان نەئەوترا فرعون 200 ساڵ دوای وەفاتی حەزرەتی یوسف ئەوجا لەقەبی فرعون بە حاکمەکانی میسر گوتراوە کێ ئەم تەجروبە تاریخیانەی پێگوتون باشەکێ بە محەممەد ئەڵێ واز لە ڕابردوو بێنە گریمان ڕابردوو لە قورئانەکەی محەممەدا لە خەڵکی کەوە بیستوێتی ئەی ئەگەر کەسێک شتی داهاتوت پێ بڵێ ئەمە تەسەور ناکە ئیعجاز بێ بۆ نمونە خوای پەروەردگار هەر لە سەردەمی بوونی پێغەمبەر و مشتکەکانی قوڕیشیشا بە پێغەمبەر ئەفەرمێ ئەلیف لام میم غولیبەتی الروم في ئەدنە الأرض وهم من بعد غلبهم سيغلبون ڕۆمەکان تێکشکان ئیماندارەکان پێیان ناخۆش بوو کە ڕۆمەکان تێکشکان چکە ڕۆمەکان ئەهلی کتاب بوون فورس مەجووس بوون بێدین بوون مسلمانەکان بە تێکشکانی ئەهلی کتابەکان ناڕەحەت بوون خوا دڵنەواییانەکە ئەفەرمێ ڕۆمەکان تێکشکاون ئیعجازێکی علمی لێرە باسەکە کە لە چوا تێکشکاون في ئەدنە الأرض نزیمترین شوێنی زەوی کە ئێستا لە منتیقەی فەڵەستینە لەویا تێکشکاون بەڵام خوا مژدە بە مسلمانەکانەدا ئەفەرمێ وهم من بعد غلبهم سيغلبون في بضع سنين ئەفەرمێ لە مودەیەکی دیاریکراوی کەمە ئەوانە سەر ئەکەونەوە ئەم بەشارەتە تەواوا بوو
باشە محەممەد چۆنی زانی ڕۆمەکان دوایی سەر ئەکەونەوە خوای پروەردگار مژدەیەکی داهاتووی تری پێ ئەدا پێی ئەفەرمێ لە تدخلن المسجد الحرام إن شاء الله آمنين محلقين رؤوسكم ومقصرين مژدەی فتحی مەکەی پێ ئەدا دوای ساڵێک فتحی مەکە ئەکەن پێغەمبەر و مسلمانان محەممەد ئەمانی چۆن زانی خوای پروەردگار باسی داهاتووی وەلیدی کوڕی مغیرە ئەکا کە بە شێوازێک لە ناوەچێ خوای پروەردگار لە تۆڵی بێدینی و بێباوەڕیە ئەفەرمێ سەرلوتی عیبدار دەکەین فعلا ئەو بەرکەوتەیی کە بەریکە و وەلیدی کوڕی مغیرە لە لوتی دابوو لە دەموچاوی دابوو لە لوتی دابوو لوتی عیبدار کردبوو باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆنی زانی بەوەی کە ڕۆژە کاتە ناو سەحابەکان پێی فەرموو بەجێم بێڵن ئەو تا و کاتە پاسەوانیان نەکرد فەرمی خوای پروەردگار دەستی خەڵکم لێ ئەگرێتەوە خەڵک ناتوانێت شەهیدم بکە بەڵام کە خەڵک ناتوانێت شەهیدم بکە نەک هیچ ئازارێکم پێ ناگەێنێ شەهیدکردن چکە خوا پێی فەرموو والله يعصمك من الناس صحابە فەرمون جابری کوڕی عەبدوڵڵا فەرمی جارێکیان لە سێبەری دارێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاڵکەوتبوو کابرایەکی بێدین دزەی کرد هاتە ناومانەوە تووشم شێرەکەی پێغەمبەری دەرهێنا صلی الله عليه وسلم بەس خۆی و پێغەمبەر بوون پێی گوتی ئەی محەممەد ئێستا کێ تۆ لە دەستی من قوتارەکە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ شتێک نەچوو فەرمی خوا وعدی پێداوم ئەم پارێزێ ئەفەرمێ کابرا دەستی شل بوو دەستی لەرزی شمشێرەکە کەوتە خوارەوە لە دەستی ئەڵێ ئەوجا پێغەمبەری خوا شمشێرەکەی هەڵگرت فەرمی ئێستا کێ تۆ لە من ئەپارێزێ گوتی ئەی محەممەد پیاوێکی باش بە تۆ وەکو من مەکە من کردم تۆ نەیکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لی خۆش بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کێ هەندێک غەیبیاتی پێ ئەگوت کە جەناب دەڵی خواکەی محەممەد نەیزانی وە لە دووری چەند هزار کیلۆمەترێکەوە ئەم بەستەڵەکانە هەن و ئەم جەمسەرانە هەن باشە کێ بە محەممەدی گوت دوای مردنی ئەو یەکەم کەس فاتیمە ئەمرێ لە کەس و کارەکەی لە کاتێکا مژدەی پێ ئەدا خات و فاتیما کە ئەچێ ئەبینێ پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر ناڕەحەت دەبێت کە لەسەر مەرگایە ئەگری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چپەیەک ئەکا بە گوێیە پێ ئەکەنێ دوایی کەلی ئەپرسنە فەرمون چی گوت ئەڵێ مژدەی ئەوەی پێدام کە دوای من یەکەم کەس بە من ئەگا تۆیت لە پێش هەموو خێزانەکان و هەموو کەس و کارەکەی یەکەم کەس کە خات و فاتیمە بوو باشە پێغەمبەر چۆن زانی دوای مردنی ئەم حاڵەتە ڕوو ئەدا باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم صحابە ئەفەرمون جارێکیان لەسەر مینبەر بوو حەسەنی کوڕی عەلی لەلا بوو لای خۆیەوە داینابوو سەیری خەڵکی ئەکرد و سەیرێکی ئەویشی ئەکرد دوای بە خەڵکی فەرموو خەڵکینە ئەم کوڕی من پیاوێکی گەورە ئەبێ وەخوای پەروەردگار ئەی کاتە مای خۆشببوونی خوێنێکی گەورە لە بینی دوو گرۆهی گەورەی مسلمانانە ئەوە بوو حەسەنی کوڕی عەلی لە عام الجەماعەیە سوڵحی کرد لە بینی ئیمامی عەلی جێشی ئیمامی عەلی و لەگەڵ جێشی معاویەیشا لە دوای وفاتی باوکی کە ئیمامی عەلی بوو ئەمانە کۆمەڵێک مەسائلی غەیبین کۆمەڵێک بابەتن ناکرێ ئێستا تۆ ئەم ئیتیهامە بدەیتە پاڵخواکەی محەممەد جەلە فی عولاه بڵێ نەیزانی و ئەمە هەیە یا محەممەد بە هەڵەدا چووە سەبات بە بابەتی فقهی ئەم بابەتە بەڕێزەکەم من حەزەکەم ئەوە بۆ برای خۆم ڕوون بکەمەوە کە ئێمە ڕاستە اعتیماد دەکەینە سەر ئەم مەزاهیرە فەلەکیانە بۆ نمونە بەلاچوونی خۆر لە ناوەڕاستی ئاسمان نوێژی نیوەڕۆ واجب ئەبێ بەبوونی شتێک بە دوو هێندەی سێبەری خۆی نوێژی عەسر واجبە بێ بە ئاوابوونی خۆر نوێژی مەغریب واجبە بێ بەس ئەو گریمانەیە بێنە لە پێش چاوی خۆت ئەگەر حاڵەتێک ڕوویدا ئەمانە نەبیندار وەکو لە کاتی بوونی هەورە خۆی من نابینین ڕۆژ لە ناوەڕاستی ئاسمان لە ئەدای بەچی نوێژی نیوەڕۆ واجبە بێ ئێمە تەقدیری کاتەکەین لەو کاتانی کە نوێژی نیوەڕۆ خۆر نابیندێ یا لە عەسرا خۆر نابیندێ یا لە مەغریبانە خۆر نابیندێ یا لە بەیانیانە مەسەلەن فەجر دەرناکەوێت لەبەر بوونی هەورێکی چڕ ئێمە لەم حاڵەتانەیە بەکات کار ئەەکەین بەڕێزەکەم چونکە ئێمە مەناڵی حکوم دائما لەم بابەتانەیە مناطی حکمەکە عیلەکە مردنیە بە چاوی سەر بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی واجببوونی ڕۆژوو ئەکا ئەفەرمێ صوموا لرؤيته وأفطروا لرؤيته فإن غم عليكم ئەفەرمێ ئەگەر مانگتان بینی بە ڕۆژوو بن مانگی ڕەمەزانتان بینی و ئەگەر مانگی شەوالتان بینی ڕۆژوو بشکێنن ئەفەرمێ ئەگەر مانگتان نەبینی ئەفەرمێ ئەو کاتە بە ڕۆژ مامەڵە بکەن فأكملوا عدة شعبان 30 ئەفەرمێ ئەو کاتە ڕۆژ مانگی شعبان تەواوکەن اعتیباری کەن بە 30 ڕۆژ لەبەرەوە لە نەمانی ئەو بابەتانی کە حکمە شەرعیەکانیان پێوە پێیوەستە ئێمە ئەچین بۆ کاتێک جەنابەت ئەڵێ لەم شوێنانە خۆر و مانگ جوڵەیان سەر و شتینیە و 24 سەعات شەو ڕۆژ دروست ناکەن ئەبێ جەنابەت بزانی یەکێک لە سەرچاوەکانی حکمی شەرعی لەلای ئێمە قیاسە واتە ئێمە کاتێک کە حکمێکدا ئەنین بۆ بابەتێک ئەو حکمە قیاسی لەسەرەکرێ بۆ شتی تر بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە باسی دەجال بۆ هاوڵەکانی ئەکا
هاوڵەکانی لێ ئەپرسن ئەفەرمون دەجال چەند ئەمێنێتەوە لە زەویا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ 40 ڕۆژ ئەمێنێتەوە ڕۆژێکیان بەقەدەر ساڵێکە ڕۆژێکیان بەقەدەر مانگێکە ڕۆژێکیان بەقەدەر هەفتەیەکە ڕۆژەکانی تری وەک ڕۆژەکانی تری ئێوە ئاساین سەحابە ئەفەرمون ئەی پێغەمبەری خوا ئەگەر ئەو ڕۆژە هات کە وەکو ساڵێک وایە ئێمە شەو ڕۆژەکەی ینی بۆ نمونە لە ساڵەکەیە نوێژی شەو ڕۆژێک 5 فەرز بکەین دروستە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی نەخێر ئەقدیر له قدره فەرمی بەقەدەری 24 ساعات شەو ڕۆژ تەخمینکەن 5 نوێژەکەی تیا بکەن لە هەر 24 ساعاتێکە کەواتە بڕێزەکەم لێرا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژە بەوە ئەکا ئەگەر کاتێک هات ئەسڵان نەک جەنابت ئەڵێ 6 بانگ ئەگەر ساڵێک هەر ڕۆژ بوو یا ئەگەر ساڵێک شەو بوو پێغەمبەری خوا حکمەکەی بەیانەکە ئەمەی تۆ باسی ئەەکەی ئەمە لەوە ئەچێ کورتبینی تۆ بێ یا نەشارەزایی تۆ بێ ناحەقیشت نییە چکە تۆ لە شەرع شارەزانی ئەم بابەتانەوە خۆی تێناگەی بەس ئەکرێ پرسیار بکەی ئەکرێ بە دوواداچوونی زیاتر بکەی بۆیە کاتێک ئێمە قسە لەسەر ڕۆژووی ئەم منتیقانە ئەکەین ڕۆژووی ئەم منتیقانە بەو جوغرافیا نزیکترین شوێن لێیانەوە کوێیە کە لە 24 ساعاتە شەو ڕۆژ دروست ئەبێ با ڕۆژەکەیشی بگاتە 21 ساعات ئەوان قیاسی ئەو شوێنە ئەکەن وە بە میقداری ئەوان شەو ڕۆژ بۆ خۆیان تەقدیرەکەن و ڕۆژ و نوێژەکانیان بەو شێوازە ئەکەن لە ئەخیر جەنابت ئەڵێ محەممەدی کوڕی ئامین کاکی من ئەین تۆ ناوی پێغەمبەر نازانیت ئێمە ئامین کێیە نازانم ئامین ئەگەر بە مزەکەری ئەزانیت و باوکی بە ئامین ئەزانی هەڵیت ئەگەر بە موئەنەسی ئەزانی ئامینەیە ئامین نییە لەبەرەوە من تکاکم لە بەڕێست و هەموو ئەوانەی تریش ئێوە ئەگەر خوێندنەوەی ورتر بکەن بۆ ئەوەی شتی تر بکەن تۆ زوو دیارە زۆر خۆت ماندوو کردو چوویتە ئەو شوێنەوە بۆ ئەوەی ڕخنەیەک بگری بەڵام ئەو عەزیەتی نەئەویست ئێمە دەمێکە ئەو بابەتە ئەزانین و دەمێکی شەو بابەتە وەڵام دراوەتەوە ئەوەش بابەتێکە دیاردەیەکی فەلەکی و گەردوونیە و ماوەیەکی زۆرە زانست ئەم بابەتەی باس کردو و حکمە شەرعیەکەیشی وەڵام دراوەتەوە ئەکرێ بۆ بەڕێست و هەموو ئەوانەی وەک تۆ بیرەکەنەوە کاتێک شتێکتان لێ ئاڵۆزە بێ بپرسن بەر لەوەی ئەبەم شێوازە هەم خۆتان عیبدار بکەن هەم بابەتە زانستیەکانیش چەواشە و لێڵ بکەن لە بەرچاوی خەڵکی منیش کاتێکی خۆش بۆ جەنابەت ئەخوازم کە تۆ کاتێکی خۆشت بۆ ئێمەی ڕۆژەوان خواست داواکارم لەخوای پەروەردگار هیدایەتی بەڕێز و هەموو ئەوانی وەک تۆ بیرەکەنەوە بدات سوپاس بۆ گوێگرتنی هەموو لایەک خواتان لەگەڵ